هاتەوانی وتی کاکە پاقلەکەم مێشی تایە دم چەنی یا بە من جۆڵا 250 250 هەر مێژەکە قابل لە مریشی داوێت بۆ خواردن دێوانە ئینشەڵڵا وڵات تەقریبی ئەوە نزیکەی ڕوع سەدەیەک زیاتر لە 30 ساڵە خەریکی ئەم ئیشەین الحەمدوللا تا ئیسا هێنامانە سوپاس بۆ خوای گەورە بەس الحەمدوللا ئیسا پاقلە ئیسا وەک جاران نییە تا مێشی تابێ و ئیسا الحەمدوللا حەپیەکەین یا لە مەخزن دایانێن نارین مێژدەی با بەس ئەم ساڵ بەگشتی پاقلی ئەم ساڵمان بە بۆنەی وشکە ساڵی و ڕقی تایە ئەم ساڵ نمونەی پاقلەمان تاقی نەکردوانی ئەگەر کوڵک بوو بێ ئیلا نەکوڵکی دا بۆ یعنی ڕقی تایە ئەکسەرێتی ڕقە ئەکسەرێتی دوودانە بە نسبەت ئیشی ڕۆژانە الحەمدوللا چاکە سوپاس بەخوای گەورە لە کەم کەم و لە زۆر زۆر بزستانان تەقریبی هەر باشترە زانە خەڵک زیاتر ئەیخوات کاتی سەرما و سۆڵە و زستان بەفربارین ئەیخوات مشتری وڵای مشتری هەیە سێ بەبوونی ڕێژیمکردنەوە هەیە ڕێژیمەکە بای 2000 خوا بای 3000 خوات قەدەری خوا ساڵی 2008 بوو برا کەسێکە ها بای 250 پاقلەی لێ کڕی میدن نازان پاقلەکەم مێشی تیا بوو یا ڕاستی کرد هاتەوانی وتی کاکە پاقلەکەم مێشی تایە دم چەنی یا بە من جۆڵا 250 250 هەر مێژەکە قابل لە مریشی داوێت یا مریشەکە بۆ دەرچێت